بەستنی هەر گرێبەستێکی نەوتی بێ یا غیرە نەوتی بێت یان هەر گرێبەستێک کە لە بینی دوو وڵاتە بکرێ کارێکی ئاساییە، کارێکی ئابوووریە، کارێکە کە هەموو دەوڵەتان پێی هەڵئەسن. بەڵام لە ڕاستیدا ئەو گرێبەستە 50 ساڵی کە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە کراوە کە لایەنی سەرەکی تێدا سەرۆکی حکوومەتی بڵێن کابینەی پێشوویان بە دیاریکراوی بڵێن پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بۆ نمونە دەوڵەتی تورکیادا کە ئەم گرێبەستیان کردووە زۆرترین زەرەری بۆ گەلی کوردستان هەیە، بۆ ئابووری کوردستان هەیە، بۆ خەڵکی کوردستان هەیە. چونکە ئێمە هەر ئەگەر ئێمە دەوڵەتی عێراق بە نمونە بێنەوە کە ئێمە یەک بڵێن پارە بەکارەهێنین و یەک بڵێن لەژێر یەک سەقفی بڵێن ئاسمانینیان یەک سنووری دەوڵەتیمان هەیە کە سێری گرێبەستەکانی دەوڵەتی عێراقیەکەین کە لە ڕێگەی سۆمۆن و تەکافرۆشە و لەگەڵ مقارنەی بکەین بەو گرێبەستانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان کردویانە لەگەڵ دەوڵەتی تورکیای کە بە گرێبەستی 50 ساڵی بەناوبانگە سێرکردن فەرقەکان ئاسمان و ڕێسمانە. چونکە لێرەدا زۆرترین پارە لە عەقدەکانی هەرێمی کوردستانە زۆرترین پارە ئەچێت بۆ کۆمپانیەکان، بۆ نمونە کۆمپانیای کانی تورکیا یا کۆمپانیای گواستنەوەیە یان کۆمپانیەکانی ناوخۆیە کە بە ناوی کۆمپانیای سیکورتی یان کرێی بۆرینەوتە. بەڵام عەقدەکانی عێراق بینین کە ئەمانە عەقدی خزمەتگوزارین کە کەمترین پارە ئەڕوات بۆ ئەو کۆمپانیانەی کە بە دوواداچوونیان ئیشان دەرهێنان و بڵێنە خستنە ڕووی نەوتەکەیە. لە ڕاستیدا ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بڵێن ئەتوانین بڵێن کە تەنها گرێبەستە کە بەو شێوازە کرابێت کە ئیسیفادێ بۆ میلەتەکەی خۆی نەبێت و بۆ بژێوی خەڵکەکەی خۆی نەبێت. ئەگەر ئێمە باسی بڵێن ئابووری سەربەخۆ بکەین، سەرەتای ئابووری سەربەخۆ گەڕایە بۆ ساڵی 2014 کە لە پەرلەمانی کوردستانەوە بەداخەوە بڕیاری لەسەردرام. خۆی وەکو پێشتریش باسم کرد ئەمە شتێکی باشە ئەگەر بەلایەنە ئیجابەکە بڕۆشتایە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین زیانی لێ کردووە لەبەر ئەوەی هۆتاکو ئێستا قانونی نەوت و غاز بلا پەرلەمانی عێراقەوە دەرنەچووە. هەرێمی کوردستان ئەم هەلێ خۆستۆتەوە بۆ ئەوەی کە بە شێوازێکی سەربەخۆ وەک بە شێوازێکی سەربەخۆش ئەیفرۆشێ بە شێوازێکی زەرمەندانەیە، چونکە لە گرێبەستەکانە کەمترین داهات یا کەمترین قازانجی نەوتەکە ئەگەڕێتەوە خەزانەی حکوومەتەوەدا. سلبیاتەکانیشمان بینیوە لەسەر خەڵکی کوردستان. ئێمە بینین لە دوای ساڵی 2014 لە دوای پرۆسەی فرۆشتنی نەوت بە سەربەخۆیی ئێمە بینی ماموچەی فەرمانبەر وردە کەم کرایەوە، ماوەیەک پاشکەوت کرا، چەندین مانگمان بە تەواوەتی لێبڕاوە، ساڵی پار 7 مانگمان بە تەواوەتی لێبڕاوە، چەندین لێبڕین هەیە. ئەگەر ئەوە تاکو ئێستا ئەو پارەی کە بە ناوی پاشەکەوتەوە یا بە ناوی لێبڕینەوە لە فەرمانبەران بڕاوە تاکو ئێستا جێیەکی بۆ نەکراوەتە. بۆ نمونە ئەگەر سندوقێک دروستکە حکوومەتی هەرێمی کوردستان یا ژماری بانکی بۆ فەرمانبەرەکانی دروستکە، لە ڕاستیداوە ئێوەمەش ئابووری ناوبازاڕیش ئەبینین، چونکە تو هەر قەیرانێکی دارایی کە ڕووکاتە وڵات دوای ئۆتۆماتیکی قەیرانی ئابووری بەدوایە ناو بازاڕیش ئەبینین کە ئەو جموجۆڵی کە ئێستاشە لە بازاڕەکانە هەیە، چ لە ڕووی کاڵاکڕینەوە بێ یان لە ڕووی خان و بەرەوە بێ، ئەو جموجۆڵە هاوڵاتەکانی باشوور و ناوەڕاستی عێراق خسوانتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە بە شێوازێکی گشتی. کاریگەری نەرێنی لەسەر گیرفانی هاوڵاتیان هەیە، لەسەر دۆخ و گوزەرانی هاوڵاتیان هەیە، لەسەر بڵاوبوونەوەی بێکاری هەیەەوە. ئێمە ئەبینین لە لێشاوێک یان سوپایەکمان هەیە لە گەنجی دانەمەزراو کە زانکۆ پەیمانگەکانیان تاوا کردووە. ئەم گەنجانەشە تاوەکو ئێستا توانێت پرۆسی هاوسەرگیرییانە، یعنی بە هەر ڕوویەکەوتۆ بیگرێت یان باسی بکەی کاریگەری نەرێنی لەسەر تاکی هەرێمی کوردستان دروست کردووە. ئێمە ئەزانین لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە عێراق لەژێر کاریگەری هەم ئیقلیمی و هەم نێودەوڵەتیایە. ئەگەر ئەو کاریگەریە دەرەکیانە نەبێ بە دڵنیاییەوە حکوومەتی ناوەندی لە حکوومەتی هەرێمی کوردستانی قبوڵ ناکا و ئێمە بینیمان چەندی جار پارەکەی بڕیوە ئەو بە ئەو شایستەدارانەی کە پێویستە بۆ بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانی بنێرێ چەندی جار بڕیوەتی، بەڵام دووبارە و سێبارە بە زەختی ئیقلیمی بە یاڵزەختە نێودەوڵەتەکانە کە پارەکانێرێتەوە بۆ هەرێمی کوردستان. لە کاتێکا کە ئەم بەرژەوەندیانە نەمێنا یان هەر کاتێک زانیان ئەم وڵاتانە زانیان بەرژەوەندیان ئەکەوێتە مەترسیەوە ئەو کاتەوەکو کاتێک بەکارێنێن لەگەڵ بەغدادا کە بۆ شێوازە بڵێن بە شێوازێکی خراپتر مامەڵیان لەگەڵا کە ئێمە بینیمان کە یاسای ئەم لە 15 دووەکە و یاسای دەرچوو کە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانی بە نادەستوری سەرمان هەتا کۆستە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، چونکە ئیرادەیەک نییە بۆ بە جێبەجێکردنی. بەڵام هەر کاتێک کە بڵێن ئیعازێک درا بە بڵێن دادگای فیدراڵی بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە بە دڵنیاییەوە بێ دوودڵی حکوومەتی ناوەندی بڵێن جێبەجێکاوە. لە لای تریشەوە ئەگەر ئێمە ئەوە نەبێت یعنی کە ئێستا باسی سلبیاتی هەرێمی کوردستانەکەین، لە جنوبیشا بڵێن سلبیات زۆرە لە ڕووی گەندەڵیەوە لە ڕووی بەهەدەردانی سامانی گشتیەوە، بەڵام ئەوان بە هەموو دەوڵەتی عێراقی بە هەموو پۆخڵەواتەکانی خۆیەوە
پەنایان نەبردو بۆی دەستبەرن بۆ موچەی فەرمانبەران دەستیان بۆ موچەی فەرمانبەران درێژ نەکردو بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە بەسیترین شت دەبێ ئەگەر بنمونە بووە بە نوکتە لە ناو خەڵکە ئەگەر کەسێک بانگ بکەن بۆ حەفرەیەک کەسێکی بیانی بانکەن ئاهەنگێک لە کوردستانە بگێڕێ ئەو پارەی کەیدەن بە ئاهەنگەکە وای لێ هاتۆکە لە موچەی فەرمانبەرانی ئەبڕن یانی ئەمە بۆ بە نوکتەیەک لە ناو خەڵکا باوە بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو پرسێکە یەکەم کار کە دەستی بۆ ئەبێ موچە و قوتی هاوڵاتیانە لە ئێستاشدا یانی هاوشێوەی گرێبەستەنەوتەکان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەکە پێویستە کە باسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن پێویستە یانی ئەو خاڵەمان لە بەرچاو بێکام حیزبە باڵەدەستە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەمە لاوازی حیزب و هێزەکانی ترەکە وای کردو بە تەنها پارتی دیموکراتی کوردستان بڕیار لەسەر چارەنووسی نەوتبا یا بڕیار لەسەر چارەنووسی غازی هەرێمی کوردستان بە لە ڕاستیدا پێویستە حیزبەکانی دەرەوەی پارتی بە هەموو حیزبەکانەوە بڵێن کۆدەنگ بن یەکدەنگ بن یەکەڵوێز بن بۆ ئەوەی کە پرسی غازی هەرێمی کوردستانیش بە دەردیان هاوشێوی پرسی نەوت نەڕوا چونکە ئەگەر بێت و بە هەمان ئەو ئاقارەیە بڕوا کە گرێبەستەنەوتەکانی تیاکراوە دڵنیا بە هەرێمی کوردستان دۆخی خراپترە بێ لە ئێستا ئابووری خەڵک و دۆخی دارایی خەڵک خراپترە بێ لە ئێستا چونکە ئەم گرێبەستانە ئەم حکوومەتی هەرێمی کوردستان یان بە دیاریکراوی ئەو کەس بڵێن پارتی دیموکراتی کوردستان ئەم گرێبەستانە کە ئەکا زیاتر علاقاتی شخصی و خێزانی خۆیان لێکێدەنەوە هەتاوکو بەرژەوەندی گشتی هیوادارین یانی حیزبەکانی تر کە ئەو ڕێگەیە نەدەن چکە بەداخەو لە لاوازی حیزبەکانی ترایە کە پارتی ئەتوانێت بەو شێوازە مامەڵە بکات لە ڕاستیدا پێویستە ئەم پرسیارە لە بڵێن کاربەدەستانی بڵێن ئەو هێزانە بکەی کە لەم سنوورەیە باڵا دەستە من ناتوانم لە بری ئەوان وەڵام بدەمەوە چونکە ئەو هێزانە بۆچی ڕێگە ئەدەن کە نەوت و غازی سنووری سلێمانی و دەوروبەری بڵێن بە قەزاوناحەکانەوە پارتی بیبات و تەسەڕوفاتی پێ بکە پێویستە ئەمە ئەو پرسیارە لەوان بکرێ من ناتوانم لە بری ئەوان وەڵام بمەوە ئەمەش دووبارە ئەیگەڕێنمە بوو ئەوەی کە ئەم هێزانە بڵێن بەشداریەکی شەرمنانەیان پێکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە و بۆ وەزیرەکان یا وەکیل وەزیرەکان یا بەڕێوەبەرە گشتەکان بەڕاستی لە هەولێرا هیچ دەسەڵاتێکی ئەو توانێ خاوەنی هیچ بڕیارێک نین لەبەرەوە پێویستە ئەم حیزبانێتت بە بڵێن پیاداچوونەوەیەک بکەن بە سیاسەتی خۆیان لە پێناوی چاکەی گشتیە هیچ لە پێناوی حیزبیانیە ئەم پرسە کاتێک کە باسیەکە چونکە ئەمە پەیوەندی بە بڵێن دۆخی گوزەرانی هاوڵاتیانە هەیە لە ئێستا و لە داهاتووشدا کاتێک کە تۆ گرێبەستێک لەگەڵ هەر کەسێکە کە یاد مامەڵێکی بازرگانی لەگەڵ کەسێکاکەی تۆ ئەمە منفعەیەکی مادی پێ ئەگەێنێ کاتێکە سێری ئێستا سێری وڵاتی ئێرانکە سزای ئابووری لەسەردانراوە لە بۆچی سزای ئابووری لەسەرداناو بۆەوەی دارایی دەستنەکەی بۆی نەختینەی دەستنەکەی چونکە لە کاتێکە هەر دەوڵەتێک یا هەر تاکێکیان هەر حیزبێکە پارەی زۆری لەبەردەسا بوو لەبەر ئەوەی دائیمەن پارە و بڵێن سیاسەت دوو ڕووی دراوێکن ئەتوانێت بە شێوازێکی بڵێن دەسەڵاتدارانە یا بە شێوازێکی ڕێهانە ئەتوانێت بڵێن مامەڵە بکات لە ڕووی سیاسیەوە لە کاتێکا کە من منفعەیەکی مادی بگەێنم بە کەسێک یان هەرێمی کوردستان منفعەیەکی مادی بگەێنێ بە دەوڵەتێکی وەکو تورکیا بێگومان هەر کەسێک لە ڕووی دارایی بەهێز بوو لە ڕووی سەربازیشەوە بەهێزە بێت و لە ڕووی سیاسیشەوە بەهێزە بێ کەواتە ئەمە شتێکی باش نییە چونکە ئێمە بمانێ و نەمانەوێت ئێمە هاوخوێنی یەکترین بڵێن هاوزمانی یەکترین لە هەر وڵاتێکە یا لە هەر شوێنێکە کوردێک نەک تەنها کوردێک مرۆڤێک بە شێوازێکی بڵێن مرۆڤ دۆستانە یان بە شێوازێکی ناحەقانە بکوژێت پێویستە ئێمە لە ئاستی خۆمانەوە سەرکۆنێکێن و پێویستە لە ئاستی خۆمانەوە هەڵوستمان هەبێ بەرامبەری کەواتە پێدانی یان بازرگانی کردن لەگەڵ هەر کەسێک کە دژی وڵاتەکەت بێت نەک تەنها دەوڵەتی تورکیا ئەمە بە ئەرێنی ناشکێتەوە بەسەر هەرێمی کوردستانە بەڵکو بە لایەنێکی نەرێنیە چ لە ڕووی بڵێن زیادکردنی داهاتی ئەو وڵاتەوە بێت یان لە چ لە ڕێی بەهێزکردنی سەربازیەوە بێت لە ڕاستیدا پەرلەمانی بڵێن چ پەرلەمانی هەرێمی کوردستانی یا چ پەرلەمانی عێراق پەرلەمانێکی لاوازن ئەو تا ئێستا ئێمە ئەبینین لە دەی ساڵی 2021ەوە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کراوە هەتاکو ئێستا نەتوانراوە نەسەر و کۆمار دیاری بکرێن نەسەر و گۆزیران دیاری بکرێەوە هەرێمی کوردستانیش بەڕاستی پەرلەمان وەکو بەداخەوە توانم وایە بڵێم بۆکو کۆگایەکی لێ هاتووە یان وەکو بڵێن وەکو شوێنێکی لێ هاتووە کە پارتی بیەوێت هەر کاتەویستی دەرگاکەی دابخاتی هەر کاتەویستی دەرگاکەی بکاتەوە یان هەر پرۆژە بڕیارێکە ئارەزویان لێ هەبێت کە بە ناوی ئەوەی کە زۆرینەی پەرلەمانیان پێکێناوە ئەتوانن بڵێنتی پەڕەنن یا تێ نەپەڕەنن پێویستە دووبارە ئێڵێمەوە حزبەکانی دەرەوەی پارتی کۆدەنگ بن ئەتوانن چاودێرێکی پارلەمان ئەتوانێت چاودێرێکی باش بێ ئەتوانێت بۆ نمونە
ئیدانەی شتێ بکە یان عقدێک هەڵبۆشێنێتەوە بەڵام لەبەر ئەوەی پەرلەمانەکە هیچ دەسەڵاتێکی ئەو توێنێ زیاتر وەکو خۆی پەرلەمان متمانە ئەیا بە حکومت بەڵام بەداخەوە پەرلەمان لەستا وەکو کارمەندی حکوومەتی لێ هاتووە بە ڕۆڵی خوان هەستە هەڵناسن ئەداءەکەی خۆی بە تەواوەتی ناگەڕێت کەواتە پێویستە حیزبە سیاسەکان دووبارە یەک بگرنەوە و بەرامبەری ئەم سیاسەتە نەخوازراوە کە لە ڕووی ئابووری و ئەبرێ بڕێوە بڵێن وشەی نابڵێن یان هەڵوێستێکیان هەبێت بەڵکو بلۆ ڕێگەوە بتوانن کە پێدادشونەوە بەو گرێبەستانە بکرێت یان لەو ڕێگەیەوە بتوانێت باری و گوزەرانی خەڵک چاک بکرێت لە ڕاستیدا حکوومەتی عێراقیش حکوومەتێکی لاوازە خاتون ئەگەر حکوومەتی عێراقی حکوومەتێکی بەهێز وایە و خاوەنی سیادەی خۆی وایە لە هیچ لایەکەوە نەک تەنها لە ڕووی لە لای تورکیاوە لە هیچ لایەکەوە هیچ دەوڵەتێک نەی ئەتوانی تەدەخولکە لە ناو دەوڵەتی عێراقە بەڵام لە لاوازی حکوومەتی عێراقیایەکە سنوورەکانمان لەلایەن دەوڵەتی تورکیا و لەلایەن هەر دەوڵەتێکی تر و دەبەزێنرێت.